من لە زادی چی فێر دەبم؟ لە بواری زانستی شەرعیدا بۆ هەر زانستێک سەرەتا ناسینی گرنگە. لە پۆلی یەکەمی ئامادەی ئامەدی ئیسلامیدا فەزڵی زانستی شەرعی دەخوێنیت. لە پۆلی دووەمدا حوکمی زانستی شەرعی کە چ زانستێک فەرزە و لەسەر کێ فەرزە، کەی دەبێتە فەرزی کیفایە و کەی دەبێتە فەرزی عین. هەر یەک لەو دوو جۆرەی فەرز چین، حوکمی کردن و نەکردنیان چییە. لە پۆلی سێدا شێوازی وەرگرتنی زانستی شەرعی دەخوێنیت لە ئاداب و ڕێسا و ڕێنماییەکان دەربارەیان. لە بواری عەقیدەدا دەست پێ دەکەیت بە خوێندنی کورتەیەک دەربارەی عەقیدەی ئەهلی سوننەت و جەماعەت. لەگەڵیدا کورتێک لە ناساندنی پێشبایەکەی ئیسلام، شایەتمان، نوێژ، ڕۆژ و زەکات و حەج. ئەمەش لە قۆناغی ناوەندیدا دەبێت. دواتر لە قۆناغی ئامادەییدا عەقیدەی ئەهلی سوننەت و جەماعەت بە تەفسیلاتێکی زیاترەوە دەخوێنیت، هاوتا لەگەڵ دەلیلەکانی. هەروەها هەموو پایەکانی ئیسلام کە پێشتر بە کورتی خوێندبووتن لە ڕووی فیکری و فیقهیەوە بە تەفسیل و دەلیلەکانەوە دەیان خوێنیتەوە. پاشان دەربارەی فیرقە گومڕاکان دەخوێنیت و دەیان ناسی. لە بواری فیکری ئیسلامیدا ئەوەی هاوتای هێزی بازوو ئومەتی موسڵمانی ڕاگرتووە فیکری بەهێزی ئیسلامی بووە، چون لە عەقیدە و هەڵقوڵاو و بە جومگەکانی عەقیدە، عیبادەت، شەریعەت بڵاو بووەتەوە. ئەوەی ئێستا زۆر گرنگە کە فیکری ئیسلامی پێی هەڵدەستێت ڕاستکردنەوەی بیری نامۆ، تێگەشتن هەڵەکان و بەرپاکردنی شۆڕشی هۆشیاریە، هەروەها ڕاستکردنەوەی هەڵتێگەشتنەکان دەربارەی خوا، پێغەمبەران و پێغەمبەرایەتی، ئیسلام، ئیمان، کوفر، دەسەڵات، شارستانیەتی، ململانێ، دۆستایەتی و دوژمنایەتی، ئەلوەلاء والبەڕاء، حاکمیەت، زمان، کلتور، نەتەوە، خاک، خەڵک، ژن، گەردوون، ژیان، مرۆڤ، عەقیدە، عیبادەت، شەریعەت. بۆیە لە سەرەتاوە لە قۆناغی ناوەندیدا بەڕاستکردنەوەی هەندێک لەو بوارانە دەست پێ دەکەیت. پاشان تا بە قۆناغەکاندا سەر دەکەویت، هەموویت لا ڕۆشن دەبێتەوە. ئەوسا جیهانبینی ئیسلامی دەربارەی هەریەکەیان تێدەگەیت. لە ئامادەییدا تەفسیلێکی زیاتر دەربارەی پێناسەی فکر، بوار و شێوازەکانی دەخوێنیت. هەروەها لێکۆڵینەوەی ورد دەربارەی شایەتمان، ئیسلام، ئیمان، کوفر، زاراوەگەلێکی شەرعی کە ماناکانیان دەستکاری کراون، دارولئیسلام و دارولکوفر، پەیام و دیری ئیسلامی دەخوێنیت. لە بواری قورئانەوانیدا لە قۆناغی ناوەندیدا دەست پێ دەکەیت بە خوێندنی ڕێساکانی خوێندنی قورئان، تەجوید، پێناسە، جۆر، شێواز و ئادابەکانیان. پاشان کورتەیەکی بەسوود لە زانستەکانی قورئان دەخوێنیت کە دەبێتە دەواازەیەکی زۆر باش تا تێبگەیت قورئانەوانی یان زانستەکانی قورئان چین و چۆنن. هەروەها هەندێک سوورەت بە تەفسیرەکانیانەوە دەخوێنیت و سوورەتەکان لەبەر دەکەیت. دواتر لە ئامادەییدا بە زانستی تەجوید دەست پێ دەکەیت و دواتر تەفسیر، پەروەردە و پێگەیاندنی خۆت بە قورئان کە جومگەیەکی هەرە سەرەکی پایداربوونی خوێندنی زانستی شەرعیە کە بەداخەوە زۆر پرۆگرامی خوێندن کەناریان خستووە. دواتر زانستەکانی قورئان بە شێوازێکی قوڵتر و جوانتر دەخوێنیت، بە جۆرێک دەواازەی دیراسەکردنی سربەخۆت لەو بوارەدا بەڕوودا دەکاتەوە. هەروەها لە ئامادەییدا سەرەتایەکی پێویست دەربارەی زانستە ئوسوڵیەکانی قورئان لەگەڵ زانستەکانی قورئاندا دەخوێنیت. ئەمەش دەواازەیەک دەبێت کە قۆناغی دیراسەی پەیمانگات لا ڕۆشن و ئاسان دەکاتەوە. لە بواری فەرموودەوانیدا لە دەستپێکی فەرموودەوانیدا بە لەبەرکردنی فەرموودەکانی نووری ڕێ دەست پێ دەکەیت کە 20 فەرمودەن و دواتر شەرحەکەیان لە ئامادەییدا دەخوێنیت. پاشان کە فێرخواز چووە پۆلی دووەم و چاوی کرایەوە، ئەربعینی نەوەوی لەبەر دەکات و دەیخوێنێت کە لە کۆنەوە لە نێو زانایانی ئیسلام و کوردستانیش بە حوکمی شافعی مەزهەبیەکەی هەر وتراوە بە فەقیهەکان ڕێگریەک نییە لە ناوەندی ئەکادیمی و زانکۆکانیشدا بخوێنرێت، چونکە ئامانجەکانی خۆی دەپێکێتەوە ئینشاءالله. لەگەڵ ئەوەدا سەرەتایەک لە زانستی فەرموودە دەخوێنیت کە دواتر لە ئامادەی و پەیمانگاشدا زیاتریش دیراست بۆی دەبێت و تێیدا قاڵ و قوڵ دەبیتەوە. هەر لە ئامادەییدا ژیانی هەندێک لە گێڕەرەوە ڕاویەکانی فەرموودە بە کورتی دەخوێنیت کە دەکرێت لە پەیمانگادا
زیاتر دیراسی بکەیت. لە بواری ڕەفتارناسی و تەزکیەدا کاتێک خۆی گەورە باسی ناردنی پێغەمبەرانی دەکات دەفەرمێت بۆ ئەوەم ناردوون تا بانگەوازی خەڵکی هەروەها تەزکیە و فێرکردنیان بکەن. تەزکیە یەکێکە لە بوارە گرنگەکانی خوێندن، ئەگەر گرنگترینیان نەبێت و هەموو زانستەکانی تر بۆ خزمەتی ئەو نەبن کە بەداخەوە لەبەر گرنگی پێنەدانی بە ئاسی پێویست ڕەنگدانەوەی خراپی هەبووە. بۆیە لە پۆلی یەکەمی ناوەندیدا کورتەیەکی جوانی ئادابە کۆمەڵایەتیەکان دەخوێنیت لەگەڵ ئادابی ڕەفتارکردن لە خزمەت قورئاندا وەکو کە لە بواری قورئانەوانیدا ئاماژەمان پێدا. دوای ئەوەی فێرخواز زیاتر چاوکراوە بوو لە پۆلی دووەمدا ڕێساکانی تەزکیەی نەفس دەخوێنێت لە پێناسە بنچینە و قەواعیدی فێربوونی شێوازی ئەنجامدانی ئەرکی تەزکیەی نەفس هاوتە لەگەڵ دوو لە نەخۆشیە سەرەکیەکانی دەروون و شێوازی چارەسەریان تا لەوێوە فێرخواز فێر بێت کە چۆن هەموو نەخۆشیەکانی تری دەرونی بەو شێوەیە چارەسەر بکات. لە ئامادەیشدا قاڵ و قوڵ دەبێتەوە لە پێناسە، گرنگی، جۆر، لق و پۆپەکانی و شێوازی جێبەجێکردنی لەگەڵ خوێندنی ژیانی هەندێک لە پیاوچاکان تا چاو لە ئاسی بەرزی ئەوان بکەیت و بیان کەیت بە پێشەوای ژیان و ڕەفتارەکانی خۆت. هەروەها هەردوو بواری ئاداب و ڕەفتارناسی لە ئامادەییدا جیا دەبنەوە. دابوو ئادابی کۆمەڵایەتی و ڕەفتاری پارسنگ بە دەرسی جیاواز دەخوێنیت، بوارەکانی دەروون و گەشە و نەشونمای ڕۆحیش بە دەرسی جودا، هەر یەکەشیان بە شێوازی بەرفراوان و زیاتر لە پێشوو. لە بواری ئاداب و بانگەوازدا لە ناوەندیدا هەردوو بواری ئاداب و بانگەواز وەکو وانی سربەخۆ جودا نەکراونەتەوە بەڵکو پێکەوە دەیان خوێنیت. ئەمەش ئەوەت لا دەچەسپێنێت کە بانگخواست لە پێشدا چاکسازی لە خۆیەوە دەست پێ دەکات پاشان خەڵکی بۆ بانگ دەکات. لەم قۆناغەدا تەریب بە یەکتری هەردوو لایەنی ئاداب و فکر لە بواری ئاداب و بانگەوازدا دەخوێندرێت تاوەکو ڕۆشنبیری چرۆ دەکات و دید و ڕەفتاری خۆت پارسەنگ دەبێت تێیدا. پاشان لە ئامادەییدا هەمویان دەچنەوە نێو کڵێشێکی فراوانتر و لە مەیدانی سربەخۆدا دەیان خوێنیت. لە بواری شەرعزانی فقه و ئوسوڵ و قەواعیدی فقهیدا هەروەکو ئەوەی لە پرۆگرامی حوجرەکاندا بە زۆری کاری پێدەکرێت ئێمەش ئەمەمان پێپەسەندە. سەرەتا فێرخواز شارەزا دەبێت لە کورتێک لە بواری فقهیدا. لە ناوەندیدا کورتێک دەربارەی پاکیژی و نوێژ دەخوێنیت کە چوویتە ئامادەیی بە تەفسیلی زیاترەوە بوارەکانی پاکیژی، نوێژ، ڕۆژوو، زەکات، حەج دەخوێنیت. ئەمەش بە فقهی دەلیل و بەرفراوانێکی زیاتر لە هەر خوێندنێکی تری هاوشێوەی، بەڵام دەوڵەمەندتر لە هەر خوێندنێکی تر تەریب بە یەکتری لە ڕووی فکری و فقیشەوە دایان خوێنیت تا لە پەیام، کاریگەری، شێوازی ڕەفتار و چەسپاندنی هەر یەکەیان تێبگەیت. زیاتر لەوەش زانستەکانی قەواعید و ئوسوڵی فقهی بە دەرسی جودا دەخوێنیت. تەواوکەری هەموو ئەمانە و فقهی مەذهبیش لە پەیمانگا تەواو دەکەیت. لە بواری مێژوودا لە گرنگترین بەشی مێژووە دەست پێ دەکرێت کە مێژووی ژیانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. پاشان یاوەرانی ئینجا دواتر و دواتر هەتا دەگاتەوە بە مێژووی کورد و بزاوری کوردی لە مێژووی کۆن و نوێیدا. لە ناوەندیدا دەست پێ دەکرێت بە کورتەی سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەروەها ژیانی هاوسەر و منداڵەکانی. لە پۆلی دووەمدا ژیانی هەموو پێغەمبەرانی تر دەخوێندرێت لەگەڵ ژیانی 20 لە یاوەرانی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەموو ئەمانش بە کورتی بەڵام بە پند و وانە و شیکاریەکی زانستی و پەروەردەیی. لە ئامادەییدا ژیانی هەموو پێغەمبەران بە تەفسیلێکی زیاترەوە دەخوێندرێت، هاوتا لەگەڵیدا فێرخوازان دەکرێنەوە بە ڕووی خوێندنێکی شیکاری بۆ مێژووی خەلیفەکانی ڕاشیدین، ئەمەویەکان، عەباسیەکان، عوسمانیەکان و مەغۆلیەکان لەگەڵ هەر کۆمەڵێک کە پەیوەندی پێیانەوەی. هەروەها ژیانی زیاتر لە 40 کەس لە پێشەوایانی خواناس و زانایانی شەرع وەکو لە باسی ئاداب و تەزکیەدا باسمان کردووە پێشتر. دواتر خوێندنێکی شیکاری ورد بۆ مێژووی نوێی ڕووخانی خلافەتی ئیسلامی و دواتری هەتا ئێستا لەگەڵ مێژووی نزیکی کورد و شیکارێکی وردی زانستی، مێژوویی، پەروەردەیی، فیکری، سیاسی، هەواڵگری، ململانەی ئیسلام و ڕۆژئاوا، ڕۆڵی کارا و کاریگەریەکانی کورد لەو نێوەندەدا هەتا دوایی. هەروەها دەربارەی زانستی مێژوو، چۆنیەتی خوێندن و توێژینەوە تێیدا
کتێب و وانی تایبەت دەخوێنیت. لە بواری ژیاننامەی پێغەمبەراندا لە سیرەی پاکی پێغەمبەری نازدارەوە دەست پێ دەکەی صلی الله عليه وسلم، پاشان هاوسەر و منداڵەکانی یاوەرانی نزیکی وەکو خەلیفەکان و عەشەرەی مبەشەرە و دواتر ژیانی سەرجەم پێغەمبەرانی تر عەلەیهی سەڵات وەسسەلام. سەرجەمیان بە کورتی، دواتر لە ئامادەییدا بە تەفسیلێکی زیاترەوە هەر یەک لە پێغەمبەران دەخوێنیت. لە بواری ژیانی پێشەوایاندا سەرەتا بە خوێندنی کورتەیەک لە ژیانی هاوسەر و منداڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست پێ دەکەیت. دواتر خەلیفەکانی ڕاشیدین، عەشەرەی مبەشەرە، 5 عەبدوڵڵاکە و هەندێک لە یاوەرانی تری نزیک. دواتر لە ئامادەی ئامەدی ئیسلامیدا هاوبەش بە بەشی تەزکیە ژیانی زیاتر لە 40 پێشەوای کۆن و نوێ بە کورتی دەخوێنیت. هەروەها تێکەڵ بە بەشی مێژوو ژیانی دەیان لە پێشەوایانی تری کورد و عەرەب و نەتەوەکانی تر دەخوێنیت. لە بواری زمانەوانیدا سەبارەت بە ڕێزمان لە قۆناغی ناوەندیدا سەرەتایەک لە زانستی نەحو و هەندێک لە زانستی سەرف دەخوێنیت. دواتر لە ئامادەی ئامەددا کورتێک لە هەموو زانستی نەحو دەخوێندرێت کە دەواازەیەکی گەورە دەبێت لێوەی داخڵی ڕێزمانی عەرەبی ببیت و ئامادە بێت بۆ قۆناغی پەیمانگا، تا لەوێ زیاتر قاڵ و قوڵ دەبیتەوە. هاوتا بەوانە لە قۆناغی ئامادەییدا هەردوو بواری ڕێنووس و خاڵبەندی کوردی دەخوێنیت کە تێیدا تا ئاستێکی باش بێپێویست دەبیت لە دیراسی زیاتر لەو بارەیەوە. لەگەڵ ئەوەشدا وانەی تایبەت دەخوێنیت دەربارەی چۆنیەتی لێکۆڵینەوەی زانستی و کتێبنووسی. هەردووکیشیان لە ژێر چاودێری مامۆستایانی زادیدا جێبەجێ دەکرێن لە کاتی خوێندندا.